درەنگانێکی شەوی ڕابردوو ژمارەیەک فڕۆکەی F-15 ئەمریکا کە لە بنکەیەکی سەربازی ئەردەنەوە فڕیبوون 5 بارەگای هێزەکانی هەشتی شعبیان لە ناو خاکی عێراق و سووریا بۆردومان کردو بەهۆیەوە 28 کەس کوژران و 50 تریش بریندار بوون. لە دوای هێرشەکە وەزارەتی بەرگری ئەمریکا لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیاند هێزەکانیان هێرشێکی ئاسمانیان بۆ سەر 5 بنکەی کەتایبی حیزبوڵڵای سەر بە هەشتی شعبی ئەنجام داوە. بەپی ڕاگەیاندراوەکە 3 لە بنکەکان لە عێراق و 2 بنکەی دیکەش لە سووریا بوون. لە نێو بنکەکاندا کۆگای چەک هەبوو و پلانی هێرشکردنە سەر بنکەی سەربازی هاوپەیمانان لە عێراق داڕێژراوە. هاوکات مارک ئیسپەر وەزیری بەرگری ئەمریکا و مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەرکەوتنی هێرشەکانیان ڕاگەیاند. وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند لە ڕێی هێرشکردنە سەر کۆمەڵێک گروپی سەربەیەران ڕێکاری پێویستیان بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانیان گرتوۆتە بەر. جگەلەوە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا وتی ئەمریکا هەڵسوکەوتی ئێران لە هەڕەشە خستنە سەر گیانی ئەمریکیەکان قبوڵ ناکات و بەتوندی وەڵام دەداتەوە. هێرشەکانی ئەمریکا لە کاتێکدا ئێوارەی ڕۆژی هەینی چەند موشکێک لە سەربازگەی کەیوەن لە کەرکوو کەوتنە خوارەوە و بەهۆیەوە بەڵێندەرێکی ئەمریکی کوژرا و 4 سەربازیشیان بریندار بوون. وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی داوتیشی هەنگاو و کردداری دیکەش بە گوێرەی پێویست بۆ دڵنیابوون لە بەرگری لەخۆکردن و بەرپەرشدانەوەی کردداری خراپی ئەو گروپە چەکدارانەی سەر بە ئێرانن دەگرنەبەر. لە بەرامبەردا وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی دەست لە کارکێشاوی عێراقی دانەی هێرشەکەی ئەمریکای بۆ سەر بارەگاکانی هەشتی شعبی بە وەزیری بەرگری ئەمریکا گەیاندووە. وتەبێژی عادل عەبدولمەهدی ڕایگەیاندووە بۆردومانکردنی بارەگاکانی هەشتی شعبی پەرسەندنێکی مەترسیدارە. نووسینگەی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان ڕاگەیاندراوێکی لەبارەی بۆردومانەکەەوە بڵاو کردەوە و ڕایگەیاند سیستانی دانەی ئەو هێرشە سەربازیانەی ئەمریکا دەکات کە کردیە سەر ژمارەیەک بارەگەی فەرمی چەکدارانی سیستەمی بەرگری هێزەکانی عێراق و بووە هۆی ژمارەیەک شەهید و بریندار. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە سیستانی بە پێویستی دەزانێت ڕێز لە سەروەری عێراق بگیرێت و قبوڵیش ناکات لە ڕێگەی هەندێک لایەنەوە وەڵامی نایاسایی ئەو هێرشانە بدرێتەوە. هاوکات ئەبوو مهەندیس جێگری سەرۆکی دەستەی هەشتی شعبی لە یەکەم کاردانەوەی داوتی خوێنی شەهیدەکانیان بە فیڕۆ ناچێت و وەڵامێکی تند و جەرگبڕیان بۆ هێزەکانی ئەمریکا لە عێراق دەبێت. جگەلەوە دەنگۆی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق جارێکی تر سەڵی هێڵداوەتەوە و هێزە شیعەکان داوای چوونە دەرەوە و دەرکردنی ئەمریکا دەکەن. هاوپەیمانی فەتح کە دووەم گەورەترین کوتلەی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەلایەن هادی عەمری فەرماندەی لیواکانی بەدر ڕابەرایەتی دەکرێت لە ڕاگەیاندراوێکدا داوای کردووە بە شێوەیەکی بەپەلا لەبارەی دەرکردنی هەموو هێزە بیانیەکانی ناوخاکی عێراق بە ئەمریکاشەوە بڕیارێک دەربکرێت. عەسایبی ئەهلی حەقیش کە هێزێکی دیکەی سەر بە هەشتی شعبیە و خاوەنی 15 کورسیە داوای کرد یاسایەک لە پەرلەمان دەرچێت بۆ دەرکردنی سەربازانی ئەمریکا. هاوکات کازم عیساوی جێگری سەربازی مقتەدا سەدر ڕابەری هاوپەیمانی سایرون کە گەورەترین لایەنی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بەوە کردووە هێرشەکە دژ بە سەروەری عێراق ئەنجامدراوە و داوای کرد عێراق نەکرێتە شوێنی ململانیە سەربازیەکانی ئێران و ئەمریکا. کەتایبی حەزبوڵڵاش کە ڕوبەڕووی هێرشەکە بووەتەوە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە بەتوندی وەڵامی هێرشەکە دەدەنەوە و لەو بارەوە ئەبوو ئەحمەد بەسری فەرماندەی سەربازی حیزبوڵڵا ڕایگەیاندووە هێزەکانیان لە ئامادەباشیدان بۆ پەلامەردانی بنکە سەربازیەکانی ئەمریکا. هەروەها محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ئەو هێرشانە شکاندنی سەروەری خاکی عێراقە و وتیشی پێویستە سەرجەم هێزەکان لە ژێر فەرمانی سەرکردەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقدا بن. لای خۆیەوە کۆماری ئیسلامی ئێران کە بەوە تۆمەتبار دەکرێت لە ڕێگەی گروپە شیعەکانەوە مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق دروست دەکات کاردانەوەی بەرامبەر هێرشەکان نیشاندا و ڕایگەیاند ئەو هێرشانە نیشانەی پشتیوانی ئەمریکایە لە تیرۆریزم. عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئەمریکا نیشانیدا هیچ ڕێزێک بۆ سەروەری وڵاتان دانانێت و دەبێت چاوەڕێی دەرهاویشتەی ئەم هێرشان نایاساییانەی بکات. بە گوێرەی دوای ئامار کە حیزبوڵڵای عێراق ڕایگەیاندووە 28 چەکداریان کوژران و زیاتر لە 50 دیکەش بریندار بوون کە ژمارەیەک سەرکردا لە ناو کوژراوەکاندان.